ئەم جارە بەرهەمێکی ڕیالمین بۆ هێناون دوای ماوەیەکی زۆر لە دابڕان و دەرنەکەوتنم بە بەرهەمێکی ڕیالمی گەڕامەوە لە ڕابردوشدا من ڤیددیۆ ڕیالمیم زۆر کردو و هەمیشە ڕیالمێکێک بۆ لە بڕاندە دڵخوازەکانی منکەوا من تایبەتمەندیەکانی و ڕووکاری ئەم بەرهەمانم پێ باش بوو یاخود پێم نازدار و بەڕای شخص خۆم ئەمڕۆ من ئەم بەرهەمەم بۆ ئێوە هێناوە کەوا یەکێکە لە بەرهەمە باشەکانی بازار کە نرخێکی زۆر گونجاوی هەیە و هەروەها باشترین تایبەتمەندی لەم بەرهەمەدا کە هەبێت کە من پێم تایبەتمەندێکی بهێزە بارگاوی کەرەوەکەیەتی بارگاوی کەرەوەکەی با بینین و دواتر من تایبەتمەندی زیاترتان پێ دەڵێم ئەمەش بارگاوی کەرەوەکەی ئەم بەرهەمەیە بارگاوی کەرەوەکی ئەگزار بەهێزە بەڵام چاڕوان بن لە ئێستادا یەکسەر پێتان ناڵم بارگاوی کەرەوەکەی چۆنە بە ئینترۆ بین و دەگەڕێنەوە لاتان سڵاوی خوای گەورەتان لێبێت سید محەممەدتان لەگەڵدا لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵزانام لە ڤیددیۆی تازەدا بە دیداری ئێوەی خۆشەوی شاد دەمەوە گەڕامەوە لاتان لە ڤیددیو ئەمڕۆماندا باز لە بەرهەمێکی نوێی ڕیالمی دەکەین کەوا تازە لە بازارەکانی عێراق و کوردستاندا بەدەست بە بەرهەمێک نرخێکی تەواو گونجاوی هەیە و هەروەها تایبەتمەندی ئێکجار بەهێز و باشی هەیە ئەم بەرهەمێک کە دەستی مندایە بریتێ لە ڕیالمی 11 کە بەرهەمێکی تازای کۆمپانیا ڕیالمی و لە ڕابردوشدا ئێمە ڤیددیۆی بەشێشتری بەرهەمەکانی زنجیرەی 11 ڕیالمیمان کردبوو کەەوە دەنگدانوێکی باشیانەوە هەم لە بازاردا هەم لە ناو خەڵکیشدا خەڵکێکی زۆر کڕیوێتی و خوازیاری بەرهەمەکان و ڕیالمیش لە ئێستادا لە بازارەکانی عێراقدا یەکێکە لە خاوەنی زۆرترین فرۆشەکان لە عێراقدا ئەم بەرهەمە ڕیالمی 11 لە سەرەتادا من دەمەوێت لە لاشەی بەرهەمەکەمانەوە دەست پێ بکەم کەوا دیزاینەکەی چۆنە و چۆن نییە لە بەشی دوادا تەواو تەختە مۆبایلەکە بەشی دواوی تەختە و هەروەها لە لای خوارەوەدا دەستە چەپ خوارەوە بە باری ستونی نووسراوە ڕیالمی و هەروە ڕەشەنیەکی کامێرەی بازنەیمان هەیە لەسەرەوە دەستی چەپدا کە تێیدا ڕیزبوونی کامێرەکان بە زۆرێکی جوان دانرا و لە ناویشدا نووسراوە 108 مگاپیکسل کە کامێرایکی 108 مگاپیکسل خۆ دەگەی دواتر باسی وردەکارەکانەکەم ئەگەر بینە سەر لای ڕاستی بەرهەمەکەمان لە لای ڕاستەوە خاوەندارەتی لە دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگەکان و هەروە دوگمەی هەڵکردن پاوەڕ بۆتوم دەکات و هاوکاتشە لەگە پەنجەمۆری مۆبایلەکە و هەروە لە بەشی سەرەوەشدا خاوەندارەتی لە مایکێک دەکات و لەگەڵ بڵندگوۆیە کە بۆ مەبەستی ئەنجامدانی پەیوەندی لە بەشی چەپی مۆبایلەکەشماندا خاوەندارەتی لە دەرچەی سیمکار دەکات لە بەش خوارۆژدا خاوەندارەتی لە مایک و شوێنی بارگای بوونەوە بڵندگۆ و هەروەها دەرچەی 3.5 میلیمی جاک دەکات کەوا تایبەتە بە ئیتفۆن و بوارەکانی تردا مۆبایلەکە دیزانێکی تەواو ناسک و جوانی هەیە و هەروە لایەکانی تەختن لە کاتی لە دەستگرتندا هەست بە مرتاعیەک دەکەیت و قەبارەکەشی تەواو گونجاوە بۆ دەست و لە دەستگرتن یەکێشتر لە خاڵە بەهێزەکان لە مۆبایلدا هەبێت بریتە لە ڕوونمایەکەی ڕوونمایەکی تەختە و هەروەها لە سەرۆدا ڕەشێنەی کامێرەی سێڵفیمانێکە بە شێوازی چاڵی دڵۆپێ لە سوچێکی مۆبایلەکەدا لێواری بەرهەمەکەشمان لێوارێکی کەمیە تایبەتمەندیەکانی ڕوونمایەکەشمان بەم زۆرە خاوەنداتی لە ڕوونمایەکی ئەمۆلید دەکات و هەروەها تێکرانی وەبوونەوەکەی 90 هێرتزە وەڵامدانەوەی سەری 580 هێرتزە لە هەمان کاتیشدا چڕی پێکسلەکانی 411 PPI و بەرزترین ئاست ڕووناچی 1000 نیتە و هاوکاتیش ڕوونمایەکەمان خاوەنداریتی لە تایبەتمەندی HDR10 و DCI-3 دەکات و خاوەنداتی لە چینی پارێزەری گۆرەلا گلاسینەوەی پێنجەمیش دەکات ڕوونمایەکە بۆ ئەم نرخە ڕوونمایەکی ئەمۆلید بەڕاستی باش و ئەم تایبەتمەندی بێزانش لە خۆی بێت دووبارە جێگای دەستخۆشە شتێکی باشە کە ڕیالمی دایناوە ئەم جارە دێنە سەر باسکردن لە تایبەتمەندی چارەسەرکەرەکەی ئەم بەرهەمە چارەسەرکەرێکی گونجاو لە خۆی دەگرێت کە قەبارەکە 6 نانمەترە خاوەندایەتی لە چارەسەری کۆمپانیای میدیاتێک دەکات کە هیلیۆجی 99 و هاوکات یەکەی گرافیکی ئەم چارەسەرەمە مالی جێی 58 کە قەبارەی چارەسەرکەرەکەمان 6 نانمەتر ئاستێکی باش دەبەخشێت لە کاتی یاریەکاندا بۆ ئەم نرخش چارەسەرکەرێکی تەواو گونجاوە وەزدێکی کەمیش سەرف دەکات لە هەمان کاتدا بیرگە و ڕامەکەشی کە لە سەرم بەرهەمەدا جێگی کرا ئەمیش بەمان شێوە جۆرێکی باش لە سەدانراوە کە ڕامەکەی لە جۆری LPDDR 4X کە هەروەها دەتوانێت ڕامی داینامیکیشی بۆ زیاد کەواتە لە ڕێگەی 8 گیگابایت ڕامی بۆ زیاد دەکرێت خۆی ڕامی هەشتا دەبێت بە 16 گیگابایت ڕام و هەروەها خاوەنداتی لە بیرگێکی 256 گیگابایتی دەکات کە 256 گیگابایت بەڕاستی زۆرە و بۆ ئەم نرخە شەر بەڕاستی زۆر گونجاوە بیرگەکەش لە زۆری UFS 2.2 کە ئاستێکی باش و خێرای هەیە لە کاتی مامەڵەکاندا
ئەم جارە باسی کامێرایەکەی دەکەم کامێرای ئەم بەرهەمە کامێرایکی باشی لەسترە کە کامێرە سەرچەکەمە 108 مگاپیکسڵە و هەروە قەباری هەستەوەرەکەشی یەک لەستەر 1.67 ئینجا و تیرەی کرانەوەکەشی F1.8 ئەم کامێرەیە خاوەندارتی لە دۆخی HDR دەکات کە دەتوانێت ڕەنگەکان تەواو تۆخ و جوان بکە ڕەنگێکی جوان بەخشێت و هەروە بۆی زیرەکی دەستکردەوە ئاستی وێنەکان زۆر بەرزە دەتوان بڵێم ئەم وێنانە بە مۆبایلێک ناچێت کە بەم نرخە بێت و هەروەها خاوەندارتی لە 3x هێنانە پێشەوە دەکات واتە 3x زوومکردن ئەم زوومە زوومێکی ئۆپتیکال نییە بڵم واتە 100 بەبێک ئەوە بێت تێکدانی کوالیتی بێت بەڵام زوومەکەشی زۆر باشە 3x تقریبا واز دەکەیتەوە هیچ تێک نەتوێت خۆ هەر زووم نەکردووە زوومێکی زۆر باشی 3x هەیە مۆبایلەکەش تا بەرسنی ئاستی 20x زووم دەکات و هەروە لە توانایدا هەیە ڤیددیو تۆمارکە بە 1080 سی فرێم و هەروە کامێرەی دومیشمان کامێرەیەکی 2 مگاپیکسڵێ کە تایبەتە بە یاریدەری پۆتری کە لە کاتی ئەنجگرتنی وێنە پۆترێتەکاندا بە شازێکی زۆر جوان بەشی دوای ئێمە تڵغ دەکات واتە بەشی دومە تڵغ دەکات خۆمان دەهێڵێتەوە بۆی زیرەکی دەستکردەکەشەوە باگرااوندێکی جوان و ڕەنگەکان تێردەمن لەسەر ئەم جلوبەرگەی کە لە بەرماندا بینە سەر باسی کامێرە سلفی کامێرە سلفیمان 16 مگاپیکسڵە ئەم کامێرایشمان ئاستێکی باشی هەیە و لە چاوم نرخەتە کامێرایکی باشە کامێرە سلفی بۆم نرخە هەر ئەوە چاڕوان دەکرێت وەروە کامێرایکی باشە دەتوانم بڵێم ئەم کە لەسرە خاڵی بەهێز لە مۆبایلدا بریتێ لە بارگاوی کەرەوەکەی بارگاوی کەرەوەیەکی ئەگزار بەهێزی لەگەڵدایە ئەم مۆبایلە کە نرخەکەی کەمترە لە 200 دلار خاوەندارەتی لە بارگاوی کەرەوەیەک دەکات بەتوانای 67 واتی سوپەرڤۆک 67 وات سوپەرڤۆک بەڕاستی ئاستێکی بەرز و ناوازەی هەیە بۆ ئەم بەرهەمە واتە تۆ بەرهەمێک نرخێک بم ڕادەی هەبێت بارگاوی کەرەوەی 67 واتی کە بەڕاستی ئافرین ڕیالمی هەر زۆربەی هەر زۆری کۆمپانیاکان بەرهەمی 66 وات یاخود ئەم بارگاوی کرد بەهێزانە لەگەم مۆبایلەکاندا دەنێرن کەوا نرخەکانیان 400 دلار 400 دلار 500 دلار زۆر بڕان تێ نرخیان 1000 دلارشە بارگای کەروێکی لەم زۆریان لەگەڵ دانیە 800 دلاریشە بەڵام ڕیالمی ئافرین کە بۆ مۆبایلێک بەم نرخە بارگای کەروێکی 66 واتی ناردە بەڕاستی ئافرین بۆ کۆمپانیامی ئەگە بێمە سەر باسی باتریەکەشی باتریەکەی 5000 میلی ئەمپێرە هاوکاتە لەگەڵ ئەم باتریێن ئەم بارگای کەرەوە ناوازە 66 واتە کە لەناو پاکەتی مۆبایلەکەدا لەگەڵیدایە و هەروە تایبەتمەندی ئەم باتریە بەهێزت چێ من دەمێت بە شێوازێکی جوان بۆتان باس بکەم لە سەرەتادا ئەم باتریە ئەگەر تۆ پڕ بارگایی بکەیت واتە 100 بارگایی بهێنیت لە ماڵەوە لە تەنیش سەری خۆت ئاوا دایبنێ ئەم مۆبایلە هەرکە دانا واتە هیچ ئیشی پێنەکەی مۆبایلەکە دەتوانێت 672 کاژمێر خۆی بگرێت واتە هیچ کارێک پێمەکە 672 کاژمێر خۆی دەرێت کە زیاترە لە 22 ڕۆژ 24 ڕۆژێش بەڕاستی بژیت و هەروەها ئەم باتریە دەتوانێت یاری پۆبجی پێ بکەیت واتە یاری پۆبجی کارێکی بەهێزەوەمان دەزان یاری پۆبجی پێ بکەیت بە نزیکەی 9 کاژمێر و زیاتریش بە مۆبایلێک تۆ یەک زای بارگای بکەیت و 9 کاژمێر پۆبجی پێ بکەیت بەڕاستی ئافرین و هەروە دەتوانین بۆ ئەنجامدانی پەیوەندی ئەمانە سەر و 20 کاژمێرش خۆی دەیرێت پەیوەندی تەلەفۆنی هەر شتێکە واتە جارێک بارگایکەرەوە تەواوی ڕۆژەکەت بەکاری بێنە لێ دەحەستەیتەوە بۆ پاتری و هەروە دەتوانێت لە ماوەی 15 خولەکدا بۆی ئەم بارگاوی کەرەوە بەهێزەوە لە ماوەی 15 خولەکدا ببێت بە 150 و هەروە من باسیاری پەبجیشم کرد بیرم نەچوە ئەم مۆبایلە کە ئەم چارەسەرکەی لەسرە دەتوانێت لە یاری پەبجیدا 40 FPS بدا واتە تۆ بە 40 FPS یاری بکەیت بەبێ ئەوەی FPS لە دەست بدەیت و بەبێ ئەوەی پاتریەکەش لاواز بێت و بەبێ ئەوەی زوو شانی مۆبایلەکەش دابزێت کەمە شتێکی یەکزار باشە لەلایەن کۆمپانیا ڕیالمیەوە هاوڕانی ئازیز ببورن مەلای پیرۆزبانجدا و ڤیدیۆکەمە ڕاگرت گەڕام وڵاتان ئەم جارەیەکە لە تایبەتمەندی بەهێزەکانی ئەم باتریە کەوا یعنی زۆرێک لە خەڵک لەوانەیە لایەن ببێتە پرسیار یا خۆلانە ڕۆژێک بریان لەم قسەیە کردبێتەوە باشە مۆبایلێک بارگای کەرەوەکی 66 واتە یاخو زیاترە ئەمە خراپ نییە یان بۆ کۆم بەشێک لە کۆمپانیا بەناوبانگەکانی زیانکە ڕابردووە زۆر لە مێژێک لەم بواری مۆبایل کارتن بۆچی بارگای کەرەوەی خێرا دانیان لەگە بەرهەمەکانیان لەوانەیە لە خۆشمان پرسی بێت بارگای کەرەوەی خێرا خراپ نییە ئەو پاتریە ناتەقێت عمری کورد نابێت گەرم نابێت مەترسینە سەژامم کۆمپانیا ڕیالمی لەناو ئەم باتریەدا 38 سین توێژاڵی داناواتە 38 سین لە ناوەدا دروست کرا و ڕێکخرا لە ستەیەک وا دانراون کە کۆمپانیای ڕیالمی دڵنیایی 100 دەدات بۆ کەسانێکەوە کڕیاری ڕیالمین ئەم مۆبایلە بکڕن پارێزراوە دەبن لە باتریەکەی واتە شەو هەتا بەیان لەسەر شعان بەجێ دێڵیت ئیشی پێ دەکەیت گەرمدادێت لە بەرخۆر بەکاری دێنی لەسەر شعانەوە بەکاری دێنی دڵنیای تەواو دەداتێ هەم لە پارێزرای باتریەکە هەم لە تەمەنی باتریەکە بۆیە لەم ڕۆ بێخەم بن و هیچ ترسێکان نەبێت لە کۆتاییدا ئەوەی ببینێتەوە کە بمەوێت باسیکەم بریتە لە ڕووکاری و سیستەمی ئەم بەرهەمە ئەم بەرهەمە خاوەندایەتی لە ڕووکاری تایبەت بە کۆمپانیای ڕیالمی دەکات کە پێی دەوتێت ڕیالمی UI 4.0 ڕووکاری ڕیالمی ڕووکارێکی زۆر ناسک و جوانە و هەروە ڕووکارێکی سادێ و تایبەتمەندی باش لە خۆی دەیە من لە کۆن و ڕووکاری ڕیالمێکێک بە لەو ڕووکارانەی کەوا دڵخوازم بووە
چکۆ ڕووکارێکی سادەیە حەزم بە زۆر ئاڵۆزی و مۆشنیە و ڕووکارێکی تەواو سادە و جوانی هەیە و لە کاتی بەکارهێنانیشدا ینی هیچ هەست بە هیچ خاویەک شتێک ناکەیت ڕووکارێکی باشی هەیە وەروە بنچنە شکراسە ئەندرویدی 13 کە نوێترین زۆری ئەندروید و تا ئێستا ئەندرویدی تازە یاخود بڵێن ئەندرویدی 14 نەهاتووە بەردەست نییە ئەمە ماوەتەوە نرخەکەیەتی کەوا لەوانەیە ئێوە دەمێک من چاڕوای نرخ بن نرخی ئەم بەرهەمە بۆ بازاڕەکانی عێراق کە لە دوای هەفتەی دەوە بەردەست دەبێت بریتە لە 189 دلاری ئەمریکی کە نرخێکی تەواو گونجاییە بە 189 دلار تۆ مۆبایلێک بکڕ ڕوونمای ئەمۆلید بێ 90 هێرتز بێ بۆ پۆبجی باش بێ پاتریەکی بەهێزیە بێ و هەروە بارگای کەروێکی خێرای بێ بەڕاستی هەر ئەم تایبەتمەندیانە لێک دەیتەوە یان خۆت پسی ڕوونمایەکی ئەمۆلید و بارگای کەرەیەک و پاتریەک بکڕیت لەوانەیە لەو نرخە زیاتر بکەوێت ئافرین بۆ کۆمپانیای ڕیالمی ئەم بەرهەمەش کۆمپانیای ڕیالمی لە عێراق دابینی کردو و نرخەکەی 189 دلار وەک باسم کرد و گرنتی یەک ساڵی لەگەڵدایە و لێرەوە دەمێ سپاسش تایبەتی کۆمپانیای ڕیالمی بکەم کەوا ئەم بەرهەمەی بۆ ئێمە ناردو و داوای لە ئێمە کردو پێداچنوی بێ بکەن و لە ڕابردوشدا بەرهەمەکانی خۆیان بۆ ئێمە دەنێرن و زۆر سپاسیان دەکەین کەوا ئەو متمانیان بە ئێمە هەیە و ئەم شانازیان بە ئێمە بەخشووە باز لە تایبەتمەندی بەرهەمەکانی ڕیالمی بکەین سپاس بۆی بینەربوون لێرە داهاتینە کۆتایی ڤیدیۆیەکە لایک و شێر و سەبسکرایبتان لەبیر نەچێت تا ڤیدیۆیشتر بەخواتان دەسپێرم هەر شاد